بەڕێزان بەردەوامین گفتگۆ دەکەین لەبارەی دەستپێکی ناوەندەکانی خوێندنکردنەوەی دەرگای قوتابخانە خوێندنگەکان. بەشێک لە مامۆسایان ناڕازین و دەڵێن موچەمان پێ نەدراوە، ئێمە چۆن دەتوانین بەبێ موچە دەوام بکەین. گفتگۆکەین لەگەڵ یەکێک لە نوێنەری مامۆسایانی ناڕازی، مامۆستای دریس هەڵەدنی. مامۆستا سڵاو لێبێ. بەخێرات سەرچاو. زۆر بەخێر بێ. ئێمە وەکو کورسات وەکو پیشەی میشەیمان بۆی کە یعنی حەق بین بە هەموو لایەکە قسەی خۆیان بکەن. پێمان خۆش بۆ لەگەڵ بەڕێشتا گفتگۆ بکەین. ئێمە دەزانین بۆچی بایکۆتان کردووە و لە چی ناڕازین، چونکە بێیاگانین لە خەڵکی خۆمان، دەزانین لەبەر موچێ. بەڵام ئایا ئەم ئوسلوبە لە بایکۆت، ئەم شێوازە لە بایکۆتکردنی ناوەندەکانی خوێندن خزمەت بە پرۆسەی پەروەرداکە، خزمەت بە داواکاریەکانی ئێواکە؟ لە ڕاستیە زۆر سپاس بە جەنابتان، سپاس بۆم دەرفەتان. نەک هەر نایکە بەڵکە زیانیشی زۆرە و لێکەوتیشی زۆرە بێ لە ئایندەیە، وەکو ئێستا هەیەی و لە ڕابردووش هاتوو لە ئایندەشە لێکەوتی گەورەترە بێ. لە هەموو دنیاە سێکتەری پەروەردە بریتە لەو سێکتەری کە نابێ بکەوێ، ینی هەر شتێک بکەوێ دوو شت نابێ بکەوێ. یەکیان ئابوووریە کە گرنگترە لە با بڵین وەکو قوتی ئینسانە گرنگترە، بەڵام لە دوای ئەو پەروەردە دێت، چونکە پەروەردە ئەگەر دیقەت بین لە کاتێک ئێستا لینینگراند ئەو قەزیەک هەیە ڕووی داوە، ئەڵێ چووکە پەروەردەکەیان وا بوو تا خواردن بوو بە 50 گرام سەرەتێک نەچوو، کەواتە وڵات ئەگەر پەروەردە بە قووەت بوو، ئەگەر ئابووریش تۆزە خراپێ وا ناشڵقێ بە سەریعی سەر و ژێر نابێ. لە ڕاستیە ئەمە جۆرێکە لەو بێهەمێتی کە بە پەروەردە دراوە لە ماوەی ڕابردووە و ئێمە نەمانتوانیوە ئەم سێکتەرە بخینە سەر سکەکەی خۆی. لە ڕاستیە وشەی معاش ینی معیشت واتە معیشتی کەسەکەی لەسرە بە قەدەرەوەی کە ڕاستە مامۆسا پەروەردەکارە، ڕاستە مامۆسا بێ بزیاتر بەرگە بگرێ، ڕاستە مامۆسا بێ ئیرادی بەهێزتر بێ، ڕاستەمان بە پێی هەموو بەڵام ئەبێ بڕیاریش بدا وەکو ئێمە لە پێناسەکانی پەروەردەیە کە ئاکرێڵە بری لستە پەمانسان سەرباجی لێ جۆن هۆگۆ جۆن دیوی کە باسی پەروەردەکەن، ئەڵێم پەروەردە بریتە لە پەروەردەکردنی عەقڵ و جەستەی مرۆڤ لەسەر بنەمای بوێری و بڕیاردان. ئێمە لە ماوەی ڕابردووە بەڕاستی قیادەکانمان لە ماوەی ڕابردووە بڕیاریان لەسەر ئەوە نەدا کە بێن بە شێوەیەک ڕێکەوتنێک بکەن، بە شێوەیەک لە ناوخۆیان عەدالەتێک ڕاگرن کە وای لێبێ مامۆسا بتوانێت داوامەکەی بکە و سێکتەرە ئەستەکەی خۆی کە بنەمای کۆمەڵگایە بەجێی نەهێڵە. بەڵام بەداخەوە ئێمە هیچمان نەبینی لەو بارەوە، ینی بڵێ چونکە ئەمان قەزیەکی زۆر گەورەیە، قەزی میلەتێکە و قەزی نەوەکانی ئایندەیە، تۆ بێ هەروە ببێ مبالاتی بێهەمەتی سەیریکەی، ینی ببورن کە ئەڵێم بەڕاستی ئەم هەقا دەردی هینوتی وەختە بڵێم خەریکە بێ ساحەبە بین، هەنی ئەمە ئەکرێ سێکتەرێکی وا گەورە بکەوێ، ئەکرێت تۆ سازش لەسەر ئەمە بکەی، ینی سازشی پێشپەروەردە وەکو عەرزم کردی ئابووریە، تۆ کە ئابووریەکە لەنگی هەموو شتەکانە لەنجیە بەڕاستی. مامۆستا پرسیارێک زۆر دەکرێت بۆ مامۆستایان، ینی خۆم و چێم و فەرمانبەران، هێزی پێشمەرگە، هێزەکانی ناوخۆ، ینی هەمووی بەیەکەوە دواکەوتووە و هەمووی بەیەکەوە دێدەگەر بێت. زۆر ڕاستە، بەڵام ئەگەر دیقەت بین هەر لە ئەساسە جیلەکان تۆ خۆیان فەرقیان هەیە، ینی مامۆسا وەکو عەرزم کردی پێشتر پەروەردە کرد و ڕاهێندرێ لەسەر هێنگە بنەما و ئەتەکێت ڕاهێندرێ. یەک دوو مەوزوعێکی تر لە گۆڕەیە کە بریتە لە دەوامکردن ئەو کاتێک کە من وجودم نیە لە ناو پۆلا لە بەرامبەر قوتابیەکانمە پەکەکەوێ، بەڵام مۆزەفێک نا، ینی من حتا لە هێنگێک لە هینەکان کە ینی لە سێکتەرەکان ناو نهێنی باشە و وەکەڵێ، بەڵام بەڕاستی تیاتی هەفتەیەک لە هەفتەیەکە شەوێکی بەرکەوتووە ڕۆیشتووە. من گلەی لەو ناکەم و عیلاقەشم بەسەر ئەوە نیە، بەڵام بەڕاستی ئەمە دقیقەیە، ینی مەسەلەی ناو مەکتەب دقیقەیە ئوستاز، تۆ بە دقیقا ڕۆیتە ژوورەوە بە دقیقە دەیتە دەرەوە، ئەبێ لەو دقیقەیە وجودت هەبێ. باوەڕم پێ بکە جاری وایە مەسەلەن ئەو لە مقابلەکەی مەسعود چەند دقیقەی دواکەوتم، ئەگەر لە مەکتەب دواکەوم ئەو چەند دقیقەیە ئەبێ بە هەرایەکی گەورە، چونکە بالضبط مەسەلەن سعات ئەوەنە دەرسی بەرنامەکەی مەژەر خراپ بوو، بەڵام ئێمە چارەسەرمان کرد. ڕاست دەکەی، وەڵی ئەویش ئەگەڕێتەوە سەر شۆستە و شەقامەکانمان بەداخەوە، ینی ئەوەش بۆ خۆی ئێمە دەردی جەنابەت فەرمووی دواکەوتن لە مۆعید ئەبێ بیانووی نەبێت، باوەڕم پێ بکە دامێک ڕووی دابوو بە یەک دەعم ئەم وڵاتی ئێمە قفڵە بێ. گرنگەوەی گەیشتی و گفتوگۆکەمان دەکەین، باسی لەوە کردوتی مامۆسا ئەی مامۆسانی زانکۆ خۆگەر بێتە سەرەوە زانکۆ دەڵێی خوێندنی باڵا و ئەوان ئەبێ ماستەکە باڵاتر بێ، ئایا ئەوان کە بایکۆت ناکەن پەیوەندی بە چیەوە؟ یەکەمیان پەیوەندی بە جۆڕ و بڕی موچەکەەوە هەیە،
کە ئەو دانراوێککی هەیە هەمومان نەزانین کە ئەوان مثلەن من مامۆسای زانکۆ ڕفیقم هەیە یەک دوو عەرزی شوێگرتوش قەشی وەرگرتە یان ئێمە جارێ باری دارایی باشترە دوو لە ئوستوی لە شێوازی محازەرات ئاڕاتە ژوورەوە واتە مەسەلەن سەعات بۆ ئەوەنە ئەچێتە ژوورەوە ساعت و نیوەکە محازەرەکەی ساعتێک و 20 دقەیە بچوزانم 2 ساعتە بەس هی ئێمە مەسەلەن دەرسی یەکەمە سێمە پێنجەمە ئەمە مەسەلەن لەوێ شادیسانەوە فەرقیشکێ دوای ئەوە ئەوان تەلەبەکانن لە ئاستێکان کە کەمتر زەجە و کێشە دروست دەکەن ینی خۆی هەمومان نەزانین کەش و هەوای ناو زانکۆ جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ 1 بۆ 6 چونکە ئەمە لە هینی پەروەردەیە لە مەرحەلەی پەروەردەکردنە کە جاری وای هەڵی واکە ئەسڵن تۆ تەسەووری ناکەی ئەسڵن هەر لە کۆمەڵگەی کوردەواری ئەو هەڵسوکۆتەی نامۆیە ینی پێ وایە توێژەکانی تری کۆمەڵگە جیاوازترن لە مامۆسایان بەڵێ جیاواز زۆر جار دەوترێ چینەکانی ترم و چاویان لە دەستی مامۆسایە بایکۆت بکاو ئەوانیژی تر هەڵوێز بنوێن بەڵێ زۆر ڕاستە و بەداخەوە خۆزگەوانە بووە خۆزگار کەسە وەکو ئەرزم کردی هەر کەسە تاچێک و بە جۆرێک لە جۆرەکان بریتە لە بنیاتی خۆی و خۆی بڕیار دەربێ وەکو پێناسی پەروەردەکە ئەبێت و بڕیار بێ ینی لەم کەناڵەیە تۆ بێ بڕیار بێ تۆ چی و بڕیار بێ حەجمت چییە یعنی ئەوانیش ئەبووای لەگەڵمان نابوونەکە کاتێک چکە ئەگەر ئێمە ئەو ستافانی ترمان لەگەڵا وەکەڵای و جیلانی ترمان لەگەڵا بووە و کەڵای و جینە ئێستا ئێمە لە شێوەیەکی ترا بووین و دەسەڵاتیش باشتر لێمان تێگەیشت زۆر جار و سەزدەم وڵاتی ئێمەوا پەرد بووە ینی بە قسەی کەسێک ئەکرێت کە ئەم کەسە ئەسڵەن مەسەڵەن لەسەرەوە بە قسەی کەسێکە کەرێت کە ئەم کەسە ئەسڵەن ڕاستی هەر لانیە چونکە من جاری وە وەرسەر ئاستی بەرز بینیومە کەسێک قسەی کردووە ئەو بە شێوازی قسەکردن بووە ینی بەڵام سڵفستاییش نەبووە تا من ڕەدی بمەوە هەر سڵفستایی نەبووە سوک ئاواژ بووە بە تەواوی ئاواژ بووە بە تەواوی شتەکە براوە بە لایەکی ترەکە تەسەوری ناکەیان ئەوە بۆ باشە مامۆسا پێتان وایە مسلوبە لە بایکۆت بۆ ئەم ساڵ سەردەگرێ یان بەنیازین بیرۆ بکەنەوە شێوازێکی تر هەڵوێز بنوێنن ینی خۆ دەکرێت بچنە ناوەندەکانی خوێندن بەڵام ینی لەوێ جۆرێکی تر ینی داوای داوام کەمکردنەوە بکرێ هەڵبەتە کە داوامکەمکردنەوە بۆ مامۆسا بە خۆی جۆرێکە لە سازش لە پەروەردە من پێم وانە ینی ئەوە خۆزگەن هەر ینی نەمان کردایانی لە ماوەی ڕابردووشە دوای ئەوە خۆ ئەمەش دنیا قۆڕەخکاری تیا مەسەلەن مدیرەکان خۆزانی مدیرەکان بەڕاستی لێ ئەوە قسەشمە قسەی زۆرمان لەسەر هیوادارم بەرنامەیەش کە بکەین لەسەر ئەوە بەڕاستی شێوازێک لە شێوازی جوداکاری و جیاکاری و شێوازی نزیکی کەسەکە خۆت زانانی وڵاتە بەداخەوە بە مەحسوبیەت و هێنە شتە ئەکرێ حیزب بێنە و ناسین و ئەم شتانە ینی بەڕاستی ئەمەش دیسانەوە زەڵجەیەکە دروستەکە و فراغ دروستەکە و بە جۆرەکان من دەیان جار تووشی کێشە بووم لەسەرەوەی کە مەسەلەن ئەم تەلەوێ لە پێشەوە بووە بۆچی ئەبێ لە پێشەوە بێ ئەم تەلەوێ لە کاتێکە بەپی ستانداردی ناوپۆلەکە پێویستە لە سێم ڕەحلەیە بێ لە یەکەم دادرێ ئەمە ئەم کێشانە کە ئێمە نایەنێنینە دەرەوە چکە بەڕاستی ئەمە جیلێکین زۆردانمان بە خۆمان نەگرت بەڕاستی زۆر ئازارمان چەش ئوستاز بەڕاستی زۆر مەینەتیماندی زۆر دەستیان شکاندین زۆر باڵیان شکاندین زۆر وەگەڵە زەختیان قسەی لەسەر فشارمان کرایە سەر باری دەرونیمان خراپ بوو وەک ئەڵێ هێنگە لە ینی حقا ئەوەیمە هەر یەکەم لە ئێمە بۆ گەڵی ڕیستارت کرێتەوە تاوەکو ئەوەی لێ دەرەچێتەوە چونکە ئێمە بەسەنم بۆ نمونە کاتێک کە تۆ لە دەری کارەکەت کارێکی کاکەی ئەمە دنیا زیانەگەیێنێ ینی معقول نییە من مامۆسا بم تەکسیم پێ بێت تاوەکو نیوەی شەو حرمەتم هەیە مەسەلەن سەرخۆشێک سەرەکە مامەڵە لەگەڵ کرێکارێکە وەستا گەچکار من چییە ئەەکەم و دوایی دێمەوە ناو تەلەبە ئەم دەروونە هەمانە و دەروونە نییە ئەگەر تۆ برناشۆش بەڕاستی و دەروونەت نابێ چونکە کاریگەری دەوروبەر و کاریگەری ژینگەی و کاریگەری عایلە هەتا عایلە ئێمە لە ناو ینی کاریگەریەکان هێنگە زۆرن شەپۆلەکان هێنگ زۆرن بەڕاستی کەشتی ئێمە لەوە زیاتر بەرگە ناگرێ بەڕاستی وەگەڵێ بەرگەوە هەموو شەپۆلە بە ئازارە ناگرین ینی بەڕاستی من چی جوابی ئەو کەسە بەمەوە کە مەسەلەن خوارد خورد و خۆراکی مانگانم لا بردووە چی جوابی بانزین خانەکە بم کە بانزین تێکم چی جوابی ئەوە بم واسە جلوبەرکەت بێنن چکە جلوبەرگە توانی بەرحاڵ هی پێرار لە بەرگیتەوە بەڵام ئایا کرێم بڵم لە فەقەی پێرارە خۆمەوە یعنی ئەمە بەڕاستی بانزینەکەی پارتێکەمەوە کە بۆ بە تۆس ئەمە بە جۆرێک لە جۆرەوە ئەو پینەوە پەڕۆیە لە هەر وڵاتێکە ئەم وڵاتە ئەخا و بنەماکانی هەڵەوەشێنێ و شێوازی خراپتر دێتەکایە بەداخەوە مامۆسا دوا پرسیارم ئەو هەڵوێسێم ساڵی مامۆسایانیش ئەنێ جۆرێک نییە لەو هەڵوێسە دووبارانی ساڵانی ڕابردوو کە نەتیجەکەشی لێ دیارە زۆر ڕاستە بەداخەوە ئەو هەڵوێستە خۆشتان دەزانن خوێنکار زەریلیەکە بەداخەوە
بەڵێ با یەکەم زەرمەنگ تەمان کە سوکاری مامۆسا و مامۆسایە بەڵام دووەم زەرمەنگ قوتابیە کە هەر منم یعنی فەرق ناکە بەڵام قسەکە ئەمەیە ئێوە لە ماوەی ڕابردووە بۆچی ڕێکەوتنێکتان نەکردو ئەو ڕێکەوتنی کە هەیە لە بەغا ئێوە بیکەن و نەوتەکە ڕادەستکەن و تاکو ئێمە بڵین بەڵێ ئەوان خراپن تاکو ئێمەش بەرگە زیاتر بین وساس کاتێک کە من نەزانم لە ناو ئایلەکەمە پارە نیە تۆ خۆت بەسەلۆک و گەنجێک لە تەمەنی خۆتا کەسری کردو باوکت تەقاشوفی کردو تۆش تەقاشوف کردووە پس کاتێک کە منە بینم ئەو تەخشان و پەخشانە بە پارەیەکرێ و کاتێکە بینم ئەرزەی 4000 دۆنمێ درێ بە خەڵک و ئەبینم چوزانم جێکڵازە کردرێ ئابڕاستی ئارام ناگرم ئانیە چونکە من یەکسان نیم بەوان وانە یەک نایەکسانی هەیە جودایی هەیە بەڕاستی زۆر بێ ئینساف بوون زۆر بێ ویژدان بوون بەڕاستی زۆر بێ ئەتەکێت بوون بەڕاستی بێسەلیقە بوون چکە ئێمەیان بردە بارێکەوە کە ئێمە بەڕاستی مەسەلەن بەگەڵ مامۆسای کاتەوە هەر شێوەی زمانی قسەکردنم نابێ ئاوا بێ بەڕاستی ئەمە زۆر کاریگەری هەبوو لەسەر ئێمە لەسەر خۆمان لەسەر عایلەمان لەسەر پەروەردە لەسەر کەس و کار لەسەر ینی بەڕاستی وەگەڵە کەراتەریان هێناینە دواوە بەداخەوە سپاس دەکەم بەڕێز مامۆسای دریس هەڵەتنی نوێنەری مامۆسانی ناڕازی سپاس بۆ جەنابیشتان سپاس بۆ ئێوەش هیوادارم دەنگمان بگەین و هیوادارین ئەم باس و خواسە لە جارێکیان لە ناحیە پەروەردەی یەکەوە بێ بۆ سەرکەوتن بە پلیکانەکانی پەروەردەیە بێ بۆ سەرەوە و زۆر سپاس بۆ ئێوەش سپاس دەکەم بە خێرات سەرچاو